گوندێکی کوردستان. پاش کەمێک هەیەجانێکی جیاواز دەست پێ دەکات. ئۆ زۆر درەنگە 15 خولەکی ماوە. مامۆستا وریا تەنها یەکێکە لە مامۆستا فیداکارەکانمان. بەهۆی نەبوونی ئینتەرنێت لە گوندەکەیان هەموو ڕۆژێک 3 کیلۆمەتر دەبڕێت و بەو شێوەیە وانە بە قوتابیەکانی دەڵێتەوە. تەنیا ئامانجی ئەویش لەم کارە سەختەی ئەوەیە قوتابیەکانی لە خوێندن بێبەش نەبن. قوتابخانەکانی ڕووناکی هەولێر، عشق و نیولیفەر بە هۆشیاری ئەوەی پەروەردەکردن ڕێگایەکی دوور و درێژ و پڕ ئاستەنگە ماوەی 26 ساڵە بە هەمان جۆش و خرۆش و فیداکاریەوە خۆشحاڵن بەوەی لە خزمەتی خۆیان بەردەوامن. ژمارەی پەیوەندی 0750 622 12 12